یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران ڕێکخراوێکی تایبەت بە توێژیلاو لە ڕۆژهەڵاتی کوردستان. یەکەم ڕێکخراوی تایبەت بە توێژیلاو بۆ یەکەم جار لە سەردەمی یەکەم کیان و دەسەڵاتی سیاسی مۆدێڕنی کورد لە کۆماری کوردستاندا و لە هەلومەرجێکی تایبەت و لە کاتێکی هەستیار و پێویست بۆ کۆمەڵێک ئامانجی درێژخایەن و تایبەتی بە هەستکردنی ڕۆڵی لاو لە کۆمەلگادا و گرنگیدان بە توێژەکانی لاوان و ژنان لە ڕێکەوتی سی ڕێبەندانی 1324 هەتاوی بەرامبەر بە ساڵی 1946 زاینی یەکێتی لاوان سەری هەڵدا و تا ئێستا ڕێگایەکی بە درێژایی 68 ساڵی پڕ لە هەوراز و نەشێوی بڕیوە و ئێستاش قورس و قایمتر لە پێشوو لەگەڵ ئاڵوگۆڕەکانی جیهانی و ناوچەیی لە هەول و تێکۆشان بە مەبەستی گەیشتن بە ئامانجەکانی درێژە بەخەبات دەدات. لە مێژووی کووردا کۆمەڵێک کاری گەورە و سەروەری هەیە، یادگاری گەورە هەیە کە ناسڕێتەوە و کاری شێرماوە. ڕێکخراوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان بە بیر و ئەندێشەی نوێ و دموکراتیک و پێشکەوتن خوازی کۆمار خەبات و تێکۆشانی خۆی بە پێشنیاری ڕێبەری ناوداری کورد و سەرۆکۆماری کوردستان پێشەوا قازی محەممەد بە سرنجدان بە ڕۆڵی توێژێکی ئەکتیڤ لە ناو کۆمەلگادا کە بتوانێت لە ڕەوتی گەشەسەنی بیر و ئەندیشەی دموکراتیک و نەتەوەخوازی و پەرەپێدان بە فەرهەنگ و کولتوری کورد دەست پێ دەکات. سەردەمی کۆماردا یەکێتی لاوان تەشکیل بووە. من ئەو دەم منداڵێ وجود نەبووە، بەڵام ئەوەی کە من بەبیرم دێت لە ساڵەکانی 27-28 بەرۆژوورە. بەڵام بۆ ئەوەی بەحسەکە چاکتر ڕوون بێتەوە پێم خۆشە کە حاڵەتی ئیجتیماعی ئەو سەردەمە ئەوەندەی پێم بکرێت تەوزیح بدەم. لەو سەردەما کە بوژانەوەی دووەمی یەکێتی لاوانە لە ساڵ 27-28 بەرۆژوور چون تا ئەو کاتە لە ڕووخانی کۆمارەوە هەموو خەباتگێڕان یا لە زیندان بوون یا هەڵات بوون یا بەدەستەوە نەبوون کە دووبارە حزب خۆی بوژاندەوە یەکێتی لاوانیش پابەپای حزب بوژایەوە. هەلومەرج و قۆناغەکانی مێژووی یەکێتی لاوان بە شێوەیەکی گشتی بەسەر سێ قۆناغدا دابەش دەبێت. قۆناغی یەکەم سەرەتای دامەزرانی ئەو ڕێکخراوەیە لە سەردەمی کۆماری دموکراتیکی کوردستان لە ڕێبەندانی 1324 هەتاوی تاکو سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی. یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران وەک یەکەمین ڕێکخراوی تایبەت بە جوانان یان لاوان بەلەین کە بەرهەمی یەکەمین دەوڵەتی مۆدێرنی کوردی و لەسەر دەستی بیرمەندی وەکو پێشەوە قازی محەممەد کە لە ساڵی 1324 هەتاویدا دادمەزێت تا بە ئەمڕۆ لە سێ قۆناغی جۆراژۆر دەرباز بووە. پێشەوە قازی محەممەد بیرمەند و ڕووناکپیری نەتەوەکەمان باش دەیزانی و هەستی بەوە کرد بوو کە بایەختان بە توێژیلاو بایەخدانە بە پێشکەوتنی کۆمەلگا و داهاتووی گەشت بۆ گەلی کورد. هەر لەسەر ئەو بنەمایەش بوو کە پاش دامەزرانی کۆماری کوردستان بە مەبەستی زیاتر ئاشناکردنی لاوان بە ماف و ئەرکەکانیان و بەشداریان لە خەبات و تێکۆشان بۆ گەیشتن بە ئامانج و ئاواتی نەتەوەکەمان و گرنگیدان بە ڕۆڵگێڕانی توێژیلاو لە بڕیاردان و چارەنووسی خۆیان هەردوای چەند ڕۆژ لە دامەزرانی کۆمار واتە لە ڕێبەندانی 1324 هەتاوی و لەسەر پێشنیاری پێشەوە قازی محەممەد بڕیاری دامەزرانی یەکێتی لاوان بۆ ڕاپەڕاندن و جێگەیاندنی ئەرکەکانی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی کۆماری کوردستان دەدرێت. نابێت گلە بکەین کە لەو سەردەمایش نەکراوە زۆریش کار کراوە چون کارەکە سەختە وەکو ئیسە نییە و ئیسە ئیتر یەکێتی لاوان بۆ خۆی بۆ ئۆرگانێکی منطقی ئیمڕۆژی سەردەمیانە لە هەموو شتێکەوە دەمەکوتێت و هۆنەرەکە لەوەدایە ئەو جامعی ئەو ڕۆژە کە بەو شقلە من باسم کرد جێگەی خۆی داگە بە جەوامع مەدەنی چزانم ئەنجومەنی دیفاع لە ژنان لە لاوان لە کرێکاران لە جووتیاران لە فلان تەشکیل بووە. ئیسە ئیجتیماعێکی چاوکراوت هەیە، ئیسە ئیجتیماعێکی چاوکراوت هەیە بۆ هەدەف و بۆ گەیشتن بە ئامانجی لاوان و ئەحزابی سیاسی و بیر و باوەڕی میلی و نەتەوایەتی ئیسە تەواو جامعە بە ئەکسەریەت مطلق تا 90% لەگەڵ تووە و ئیسە یعنی ئەتوانم بڵێم شرایطی خەبات و مبارزە ئاسانتر بووە لە تەواو وەختە.
بەڵام ئەیانەوێ حیزبەکە گەورەتر بێ، بەرەیەکی فراوانتر بێ، خەڵکەیە حیزبایەتی ناکا، بەڵام ئەچێتە ناو کۆمەڵێکەوە. لەبەر ئەوە ڕێکخراوی لاوانی دیموکراتی کوردستانیان دروست کرد. یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پاش دامەزران و بە فەرمی دەست بەکاربوونی گۆڤارێک بە نێوی هاواری نیشتمان کە بڵاوۆکێکی ئەدەبی و سیاسی و کۆمەڵایەتی بووە و لەلایەن سەدیقی ئەنجیری ئازەر سەرپەرستی کراوە وەک زمان حاڵی ئەو ڕێکخراوەیە بووە. یەکەم ژمارەی لە ڕۆژی 1 خاکەلێوەی 1325 هەتاوی دەرچووە. ئەم یەکێتی لاوانی کوردستانە بۆی ئەو لاوانەی کە ئەیانەوێ کاری لاوان بکەن، کاری لاوانیش هەر سیاسەت نییە. بۆ ئەمڕۆژ ڕاستی ئەوەیە ئێوە وەک یەکێتی لاوانی کوردستان ئەو لەو تەجروبەیە و تەجروبەی خۆمان و تەجروبەی خەڵک سوود ببینی کە لاوان هەن بۆ وەرزش ژێنە ناو یەکێتی لاوانەوە. تۆ لە ناو یەکێتی لاوانەوە ئەبێ بەشی وەرزشی هەبێ، ئەوانەی بەو جۆرە یەنە ناوە بۆ ئیشی وەرزشی هاتبن. هەیە بۆ نەخشەکێشانیت، هەیە بۆ وێنەگرتنیە. لەبەر ئەوە لە ناو لاوانە کۆمەڵێک کاری تریشێ هەبێ کە لە ڕاستیا لە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانە چ لە زمانی پێشەوا بێ کە ماوەیەکی بەداخەوە زۆر کەم بوو، بەڵام تا ئێستا کاری ماوە. شتێکی وانە جمهوریەتێک 1 ساڵ سەرکردەکانی بکرێن بە سێدارا بە ئاشکراک، بەڵام تا ئێستا ئەتوانم پێو بڵم کامە و کامە شوێنپێی جمهوریەتی کوردستانە. جێگای ئاماژەیە کە دکتۆر قاسملوو تێکۆشانی سیاسی و ڕێکخراوەی خۆی لە یەکێتی لاوانەوە دەست پێ دەکات و یەکێتی لاوان شانازی بێەوە دەکات و لە مێژووی ئەو ڕێکخراوەیەدا بە لاپەڕەیەکی زێڕین دێتە ئەژمار. دکتۆر قاسملوو ئەڵێم لەگەڵ زێحتابیایەکیان دێوە باسی کۆنی سەردەمی هەردوو جمهوریەتەکان کرد کە ڕێکخراوێک بە ناوی لاوانەوە هەبووە، بەڵام کاریان نزیکی یەک بوو و کاریان وەکو یەک بووە. زۆر کەس هەن ئێستا کەم ماون ئەوانەی دەوری جمهوریەتیان دیوە ماون، ئەوە بیری لەوە کاتەوە کە لەو دەورەوە لە ناو لاوانە یا بڵێ ناو قوتابیانە یا لە ناو ڕێکخراوی ژنان یا ئافرەتانە ئیشی کردووە و وردە وردە هەیە پێگەیشتۆ بۆ بە کادرێکی سیاسی و لەبەرەوە ئەو ڕێکخراوە ڕابردوویەکی گەورەی هەیە، ئەبێ ئێستاشی هەر گەورە بێوەگە و کاتە ئێستاش بە پێی ڕۆژی ئەمڕۆ و جیهان، بە پێی جۆری تێکۆشانی ئەمڕۆ و کوردستانی ئێران بابرین یا کوردستان هەمووی بەو جۆرە ئیش بکە بۆ ئەوەی خەڵقێکی زۆر ڕاکێشێ لە ناو ئەو خەڵکە. من ناڵێم ینی کارەکە لە بنەڕەتا کاری حیزبی دیموکراتی کوردستانە کە ئەو ڕێکخراوانەی دروست کردو و ئێستاش پشتی ئەو ڕێکخراوانە ئەگرێ، چکە گەر حیزب نەبێ ئەو پشتە ناگیرێ، بە تایبەتی لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە لەناو ئەو لاوانە کە خوێنن وا بکەن کە خەڵکێک بێ هەرێکە بە مەبەسێکی چاکە، بەڵام شەر نییە هەمووی بەرەو حیزب یا بەرەو سیاست بێ، ئاشی تری هەبێ. خۆناغی دووهەم لە سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1350 هەتاوی تاکو مانگی گەلاوێژی 1370 هەتاوی لە مانگی بەفرامباری 1350 هەتاویدا بە بەشداری 32 کەس لە تێکۆشەرانی یەکێتی لاوان و 3 کەس لە نوێنەرانی حیزبی دموکرات لە مزگەوتی شادەروێشی شاری مەهاباد کۆبوونەوەیەک پێک دێت. ئەو کۆبوونەوەیە وەک سەر لە نوێ بوژانەوەی قۆناغی دووهەمی چالاکیەکانی یەکێتی لاوان پاش خەباتی سەخت و نەهێنی لە مێژووی ئەو ڕێکخراوەیە لە قەڵام دەدرێ و دەبێتە هەوێنی دووبارە ڕێخستنەوەی ئەندامان و لایەنگران و یەکێتی لاوانیش پاش ئەو ڕێخستنەوەیە بە گروتینێکی پتر دەستیان بە خەبات و تێکۆشان کردەوە. بە ئیلهامگرتن لە مەسئلەی ڕۆژ لە ناو جامعە پەلبەهاوێژێ ئەو سەردەمە کە ئەو فکرە زاڵ بوو بێ کە باسم کرد، وەزیفەی لاو ئەوەیە کە ئەو ڕۆشنگەجێ بکات کە بابە ئەمە کە ئەڵێن پادشا سایە خوددا وای نییە، خوددا سێبەری نییە، سایەی نییە، نوێنەریشی نییە. ئەگەر نوێنەریشی هەبوو بێت لە ڕابوردووە نوێنەرەکانی فۆتیان کردە چوونە.
یعنی ئەوە ئەتوانین بڵێم گرانترین وەزیفەی لاوە و ئیسەیش لاوەکان وەزیفەیان چییە هەردووبارە ئاشناکردنی لاوان بە حقوق و ژیانی ئینسانی خۆیان و مشتەماکەیانە یعنی بەعام ئەمە مەسەلە کەس یعنی بەر لەوە لاوێک بۆ حیزبێکی تایبەت یا بۆ مەسلەکی تایبەت تەبلیغکە ئەرک و وەزیفەی ئەوەیە کە جامعە بەرەو پێش بەرێ جامعە ئاگادار بکاتەوە جامعە بە حقوقی خۆی ئاشنا بکات و من پێم وایە یەکێتی لاوان چ ئەو سەردەم و چ ئیسە ئەرکی هەمیشە هەیە و من پێم وایە 100 ساڵ داهاتویش هێشتا ئەرکی لاو ئەرکی ئەحزابی سیاسی متەرەقی هەر تەواو نابێ پایان ناپەزیرە. کاتێک حیزبی دموکرات لە ڕۆژی 11 ڕەشەممەی 57 هەتاوی خەباتی ئاشکرای خۆی دەست پێ دەکات و سیاست و هەڵوێست و ئامانجەکانی بە خەڵک ڕادەگەێنێت یەکێتی لاوان بە شێوازێکی چالاکانەتر بە ئەرکی سەرشانی هەڵدەستێ و وەک باقی توێژەکانی دیکەی کۆمەلگای کوردستان پشتیوانی خۆیان لە هەڵوێست و ئامانجەکانی حیزبی دموکرات وەک پێشەنگی بزوتنەوەی ڕزگاری خوازینەتەوەی کورد لە کوردستانی ئێران دەردەبڕێت. لاوانیش لاوانی کوردستانە ئامانجی هەر مەسەلەی کووردە لە بنەڕەتە بەڵام جۆری کارکردن وەکوتم ڕەنگە گۆڕابێ یعنی ئەو باخە ئێستا بە موزیک گەێرێ بە مۆسیقارێ مەسەلەن ڕەنگە جاران نەبوو بێ تورکرایە بسەر شەقانی شار بەخوێنی لاوی کورد تورکرایە بسەر شەقانی شار بەخوێنی لاوی کورد بوو بەشی وەنگامەیان و ماڵ و ڕێگاوان و پرد بوو بەشی وەنگامەیان و ماڵ و ڕێگاوان و پرد جیبداوانی ئەوانەی وانە پێدارە دران جیبداوانی ئەوانەی وانە پێدارە دران لە دەیەکانی 67 هەتاویدا بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵ چەکدارانە لەلایەن حیزبی دموکراتەوە لە بەرامبەر هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان ئەرکی یەکێتی لاوان قورسایەکی زیاتری بەخۆیەوە بینی. ئەوەش بەهاتنی ئەو لاوە کەم تەمەنانەی کە دەهاتنە ڕیزی پێشمەرگایەتی حیزبی دموکرات ڕێبەری ئەو حیزبە و لەسەرەوەی هەمویانەوە دکتۆر قاسملووی نەمر هەستی بەوە کرد کە دەبێ چارەیەک بۆ ئەو لاوە کەم تەمەنانەی کە ڕێبازی خزمەت بە نەتەوەکەیان هەڵدەبژێرن و دێنە ڕیزی پێشمەرگەکانەوە بدۆزێتەوە. هەر بەو مەبەستە بنکە و بارگاکانی یەکێتی لاوان کە ئەو کات لە ژێرناوی لاوانی حیزبی دموکراتدا چالاکیان دەنوان چالاکردنەوە و ڕێکخراوی لاوان بوو بە پێگەیەک بۆ پەروەردەکردنی لاوانی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان. لەو کاتەدا لاوان بە گروتینێکی تایبەتی چ وەک پێشمەرگە و چ وەک پشتیوانی هێزی پێشمەرگە و پارێزەرانی وڵات ئەرکە نیشتمانیەکانی خۆیان بەجێگەیاندووە. جێگەی ئاماژەیە لەم قۆناغەدا بڵاوکراوەی فەرمی ئەو ڕێکخراوەیە بە ناوی گۆڤاری لاوان لە دەوری دووهەمدا 56 ژمارەی لێ بڵاوکراوەتەوە. داوایان لێ ئەەکەم بە جێگەی ئەوە مراجعە بە ئەساسی خۆیان بکەن مراجعە بە ڕابردووی و خۆیان بکەن مراجعە بە ڕابردووی گەلەکەیان بکەن شت فێر بن لە ڕابردوو بیکەنە چرای ڕێگای ئایندەی خۆیان. من پێم وایە ئەو جۆرە شتانش غێرز لە ئەزمموی ئەو کەڵکوەرگرتن و غێرز لە دوو کتێبەکانە لێکوێکتر نییە. قۆناغی سێهەم لە گەلاوێژی 1370 هەتاوی تا بە ئێستا واتە مانگی ڕێبەندانی 1392 هەتاوی. بە دوای ساڵی 1370 هەتاوی دۆخێکی تایبەت و هەلومەرجی سیاسی ناوچە دەبێتە هۆی گواستنەوەی بارگاکانی ئەو ڕێکخراوەیە بۆ سنوورەکانی باشووری کوردستان و بۆ ماوەیەکی کورد تێکۆشانی یەکێتی لاوان بەرەو لاوازی دەڕوات. بەڵام دوای چەند ساڵ و لە مانگی گەلاوێژی 1370 هەتاوی بە دروشمی لە دەوری یەکێتی لاوان کۆ دەبینەوە یەکێتی لاوان تێکۆشانی خۆی گوڕیتیم پێدا و بۆ جارێکی تر ڕێخستنی ئەندامانی دەست پێ دەکاتەوە. بەڵام لە ساڵی 1370 هەتاویدا بەلەبەر چاوگرتنی ئەوەی کە ڕاگەاندن دیبلۆماسی ڕێخستن ئەو سەردەمە ڕەوڵ و دەورێکی سەرەکی و کاریگەر لە بەرەو پێشبردننی بزاوی ئازادی خوازیدا هەبوو و بە تایبەتی دەوری ڕێکخراوە سنفیەکانی ئەو کاتوەتا بە ئەمڕۆ کە وردە ڕێکخراوە سنفیەکان لە هەرێمی کوردستان و لە بەشەکانی دیکەش لە وردە ڕوو لە بژانەوە و ئەوانەوە دەوری کاریگەریان هەبوو. بەڵام ئەم جارە ڕێکخراوی یەکێتی لاوان بە تاکتیک و ئیستراتیژی تایبەت بە سەردەم و درێژە بە تێکۆشان دەدات. یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران کە لە 30 ڕێبەندانی 1324 هەتاوی
لەژێر ڕێنوێنی و بیر و ئەندێشەکانی کۆماری کوردستان و پێشەوا قازی محەممەددا دامەزراوە لەواقع ڕێکخراوێکی سیاسی سنفیە کە بۆوە دیهێنانی ئامانجەکانی لاوی کورد لە کوردستانی ئێراندا خەبات دەکا بەو مانایی کە ئامانجەکانی لە ئەهدافی دموکراتیکدا خۆی بەرجەستە دەکات و پێی وایە هەتاک و مافی نەتەوەی لاوی کورد لە کوردستانی ئێراندا دەستەبەر نەبێ دابینبوونی مافی سنفی ئەو ئەستەمە. لە وەرزی پاییزی 1370 هەتاوی کۆمیتەکانی یەکێتی لاوان کۆنفرانسەکانی خۆیان دەگرن و لە ڕۆژی 4 بەفرانباری 1370 هەتاوی یەکەم کۆنگرەی خۆی دەبەستێت کە هەر لەو کاتەوە بەدواوە و وەک بڕیارێک هەردوو ساڵ جارێک ئەو ڕێکخراوەیە کۆنگرەی خۆی دەبەستێت و تا ساڵی 1392 هەتاوی 7 کۆنگرەی بەستووە. جێگەی ئاماژەیەکە لە سەرجەم قۆناغەکانی کار و تێکۆشانی ئەو ڕێکخراوەیە بە سەدان تێکۆشەری نیشتمانپەروەر پێشکەش بە بارگای ئازادی کردووە و ناویان لە کاروانی شەهیدانی کوردستان درەوشایەوە و یەکێتی لاوانیش شانازی بە درێژە پێدانی ڕێبازەکەیانەوە دەکات. ڕێکخراوەکانی دەرەوە بۆ خۆشیان بۆ ئەوروپاییەکانیش کارێکی ئاسان نییە کە بتوانن جەماوەرەکانیان لە دەوری خۆیان جەم بکەنەوە. ئەو کێشەیەکی زۆر گەورەیە. کێشەیەکی تریش کە ئێمە وەکو لاوی کورد لێرە هەمانە کەم و کوڕیەک وەکو خواستی لاوان خواستی سنفی لاوان لە وڵاتانە وجودی نییە تا لاوان بیانەوێ بە ڕێکخراوەی کاری بۆ بکەن و هەوڵی بۆ بدەن بۆ دەستەبەرکردنی وەکو ئەوەی کە لە ڕۆژهەڵاتە لاوەکان هەوڵەدەن مەسەلەن بۆ باشترکردنی بارودۆخی خوێندنگەکان یا بۆ ئازادی دەربڕین یا زۆر شتی دیکە کە هەیە بەڵام لێرە ئەو شتانە نییە کەواتە لاوان کێشەیەکیان نییە بۆ ئەوەی کە بیانەوێ هەوڵی بۆ بدەن بە ڕێکخراوەی بۆیە ئەگەر بیانەوەی لە ڕێکخراوە کار بکەن جیا لەو کێشانە ئەبێ هەستێکیان لا دروست بوو بێ هەستێکی نەتەوەیی بێت بۆ ئەوەی بتوانن کە هاوکار بن لەگەڵ ئەو لاوانەی ترکە لە شوێنەکانی ترەژین. ئێستاکە سەردەمی بەجیهانی بوون و پەرەسەندنی تێکنۆلۆژیە لەم قۆناغەدا یەکێتی لاوان زیاتر لە هەرکات لە ڕاستای ناساندنی کێشەی نەتەوەیی و سەرجەم کێشەکانی لاوان لە کوردستان خۆی بە ئەرکدار دەزانێت و بۆ ئەم مەبەستەش توانیویەتی ناوەندە جیهانیەکان و وڵاتانی دەرەوە بکات بە تریبونێک بۆ باسکردن لە سەرویست و دواخوازیەکانی لاوانی کورد. لەو ڕاستایەشدا لە زۆربەی وڵاتانی ئوروپایی و ئامریکایی کۆمیتەی دامەزراندووە و لەگەڵ زۆر لە NGO و ڕێکخراوەکانی پارێزەری مافی مرۆڤ و هەتا دوایی لە پەیوەندیدایە. لە چەند ڕێکخراوەیەکی جیهانیش وەک نوێنەری لاوانی کورد ئەندامە و لەو ڕێگایەوە هەوڵی ناساندنی دۆزی ڕەوای کورد و شەرعیەتدان بە خەباتە ڕەواکەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ڕێکخراوە جیهانیەکان دەدات و بە ئەرکی ڕێکخراوەی خۆی دەزانێت. دەبینین کە یەکەتی لاوان پەیوەندیەکی بەرفراوان لەگەڵ ڕێکخراو و ئنجوکانی تایبەت بە لاوان لە ئاستی جیهانیدا بوونە ئەندام لە ڕێکخراوە نێونەتەوەیەکانی تایبەت بە لاوان هاوکات خۆ ئۆرگانیزەکردن و ڕێکخستن لەسەر بنامای ئەو ئەسلەکە ڕێکخستن ڕاگەاندن دیبلۆماسی ئەتوانێ ڕەوڵ و دۆرێکی سەرەکی چەند لە قۆناغی ئەو کات و ئێستاشدا لە بەرەو پێشبردننی ویست و خواستەکانی لاوان و بەزودنەوەی ئازادی خوازیدا بێ لاوان لەسەر ئەساسی ئەو بەنەما ئەو مێتۆدە خۆی ئۆرگانیزە کرد ڕێکخستوە لە 4 بەفرانباری ساڵی 1370دا بە دوای ڕێکخستنەوەکانی خۆ ئۆرگانیزەکردن و کۆنفرانس و خۆسازماندان یەکەمین کۆنگرەی خۆی لە 4 بەفرانباری 1370 هەتاویدا بەس وە بە دوای ئەودا ئیترفازێکی نور لە قۆنا و خەبات و تێکوشانی یەکەتی لاوان دەست بێکە کە تا بە ئەم ڕۆژی وەک ڕێکخستنێکی ئەکتیو فعال تایبەت بە لاوان لە گۆرەپانی خەبات و تێکوشانی ئەمڕۆی قۆناغی ڕزگاری خوازی گەلی کووردە بەردەوامە. یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران خوازیارە لە هەموو لاوێکی کوردی ڕۆژهەڵاتی نیشتمان پەروەر کە لە دەوری ئامانج و هەتافەکانی ئەو ڕێکخراوێدا کۆ ببنەوە چونکە بە تاقی تەنیا هیچ ڕێکخراوێک ناتوانێت لە واقع هەموو بیر و ئەندێشە و بۆچوونەکان لە واقع لە دەوری یەک میکانیزم و یەک سیستم کۆ بکاتەوە. ئێمە هەمومان پێکەوە دەتوانین لە واقع زامنی سەقامگیری و دەستەبەربوونی مافەکانی لاوی کورد لە کوردستانی ئێران نابین. یەکێتی لاوان لە ڕێکەوتی 4 گەلاوێژی 1392 هەتاوی کۆنگرەی حوتەمی خۆی لە ژێر ناوی دەرخستنی تواناکان بە دروشمی خۆسازدان بەرەو دوا ڕۆژێکی ڕوون بەست و بۆ جارێکی تر بە بەرنمەیەکی سەردەمیانە درێژە بە خەبات و تێکۆشان دەدا و بەردەوامە لە چالاکیەکانی و بڵاوکراوەی فەرمی ڕێکخراوەکە بە ناوی گۆڤاری لاوان لە دەوری سێهەمدا و تا ئێستا 52 ژمارەی لێ بڵاوبووەتەوە.
لە خۆیدا دامەزراندنی ڕێکخراوی لاوان لە دەرەوەی وڵات سەرچاوی لە هەست و بەرپرسایەتی کۆمەڵێک لاو گرتووە بۆیە ئەو شتە ناتوانێت بە بێ ئامانج بوو بێت بۆیە ئەو ڕێکخراوە توانیوێتی لاوانی کورد لە دەور خۆی جەم بکاتەوە و هەست و سۆزێکی هاوبەش لە نێوانیاندا دروست بکات کە ئەوەش بۆ خۆی دەنگدانەوەیەکی باشی ئەبێت چ لە ناو تاکەکانی کورد و چ لە ناو تاکی وڵاتانی دیکەیە و ڕێکخراوەکانی دیکەشتا و هەروەها ئەو کۆمیتانی کە لە دەرەوەی وڵات هەیە پەیوەندی ئەگرن لەگەڵ ڕێکخراوەکانی تر ڕێکخراوەکانی لاوان NGOکانی دیکە ئەوەش بۆ خۆی ئەتوانێت کێشەی کورد کێشەی نەتەوەییمان بناسێنێت و کێشەکانی لاوی کورد هەروە بە تایبەتی توانیوێتی بیناسێنە بە ڕێکخراوەکانی دیکەوانە کە پەیوەندیان لەگەڵا هەیە. ئەرک و ڕەساڵەتی ڕێکخراوەی یەشێتی لاوان وەک ڕێکخراوەیەکی تایبەت بە توێژی لاو. ڕێکخراوی یەشێتی لاوان بە پێداگری لەسەر بنەمافکریەکانی توانیوێتی پێگەیەکی بەهێز چ لە ئاستی جیهانی و چ لە ئاستی ناوچە و کوردستاندا بەدەست بێنێت و تەشکیلاتێکی بەرین و چالاک کە سنوورە جوغرافیایەکانی بەزاندووە و لە نێو کوردەکانی دیاسپۆرای سەرتاسەری جیهاندا ئەندام و کۆمیتە هەیە و پەیوەندیە نێوخۆیی و جیهانیەکانی فراوانبوونێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و ڕێکخراوی یەکێتی لاوان لە خزمەتکردن بە توێژی لاوی کورد ڕۆڵێکی بەرچاوی ژێراوە. من داوایان لێ یەکەم لەم سەردەما کە ئیمکانات و وەسایل ئەلکترۆنیک و ڕاگەیاندن بەم وێسعەتە گەورەیە هەیە هەرچی ئەتوانن زیاتر فعال بن بۆ ئەمە مجتەمەعەکان بەرەو خۆشبەختی بەرن. ئەو بایەغانە بە موزیک و بە نەخشە کێشان و بە پەیکەر تاشین و بەچی بۆهانە ئەمە کارێکی گەورەیە بەڵام کاری بنەڕەتەکە کاری سیاسیە وە کەسی شەڵ نەخەڵتێنراوە. یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان خەڵقیان نەخەڵەتانەوە بڵێ من تۆم بۆ ئەوە نەهێناوە کە پشتی مەسلەی کورد و مەسلەی سیاسی کورد بی وای پێ نەوتووە کابرای ئاڵێ من نەتوانم نەخشە بکێشم فەرمۆرە بیکەشە و ئیشەخشێ بارەوە بێ بەڵام من بەستمەوە نییە بەو ناوەوە خزمەتی کارێکی تری پێ بکەم کە کاری تۆ نەبێ کە کەوەی یەتە ناو یەکێتی لاوانی دیموکراتەوە کوردە و باوەڕی بە کورد هەیە بەڵام ڕەنگە کاری سیاسی پێ نەکرێ نەوێ کاری سیاسی بکە پێی ناکرێ ئەوە نییە هەشە ئەیکا هەشە وردە وردەیەتە ناو کارە سیاسەکەەوە و پێشیژەکەوێ بەڵام لەکوێ لە پاڵ ڕێزگرتنە لە نەوەی پێشوو ئەوەی کەماون نەیشەکە. لەم ڕاستایەدا بڵاوکردنەوەی وشیاری و ئاگاهی نەتەوەیی و گەیاندنی زانیاری لە بوارەکانی کۆمەڵایەتی کولتوری سیاسی و ڕۆشنبیری و هەتا دوایی بە تایبەتی لە نێو توێژی لاوی کورد و بەگشتی لە کۆمەلگای کوردستان کردووە بە ئامانجی خۆی و هەوڵ دەدات تاکی وشیار و پێگەیشت و مافخواز بۆ کۆمەلگایەکی ئازاد و دموکراتیک و دادپەروەر پەروەردە بکات. من پێم وایە ئەرک و بەرپرسیارەتی ئێمە لاوان ئەوەیە کە بتوانین لاوان ئاشنا بکەین بە کێشەکانی خۆمان لێرە لە ناوخۆی کوردستان چ ئەو کێشە و ئاستەنگانەی کە لەلایەن دەوڵەتەوە ڕوبەڕوومانە بێتەوە چ ئەوانەی کە لە کولتوری کوردەواری خۆماندا هەیە ینی کولتور و نەریتێکی دواکەوتووە کە ئەبێ ئەوانە لاپچن. یەکێتی لاوان هەوڵ دەدات هەموو لاوانی کورد بە هەر ڕنگ و شێوە و بیر و بۆچوونەکەوە لە ژێر چەتری ڕێکخراوەی لاواندا کۆیان بکاتەوە و لاوی کورد لە ئاستە سەرتاسەریەکاندا چ لە کوردستان و ئێران و ناوچە و جیهان بە یەک دەنگ و گوتارەوە دەربکەون و لە ئەزمموی کاری ڕێکخراوەی یەکێتی لاوان بۆ بە ئۆرگانیزەکردنی خواستەکانی توێژی لاو و گەشەکردنی کاری ڕێکخراوەیی لە ناو سەرجەم لاوانی کورد هەنگاو هەڵبگرێت و هاندەر و پشتیوانی ڕێکخراوەکانی دیکەش بێت. ئێمە توانیمانە بە خۆشحاڵیەوە لە زۆر لە وڵاتەکانە کمیتە هەیە ئەوان توانن چالاکەن لاوەکانیان لە دەور خۆیان جەم کردوتەوە تا ڕادەیەک وەکو توانیویانە جەمیانکەنەوە هەستێکیان لا دروست بکەن و هەروەها لەگەڵ ئەوان ڕێکخراوەکانی دیکەی ئەو وڵاتانیان توانیویانە پەیوەندی بگرن. یەکێتی لاوان بە داڕشتنی ئیستراتیژیەکی بەهێز و بە پلان و بە بەرنامەگەلێکی گونجاو لە بواری ڕاگەیاندن و پەیوەندیدا بۆ بەرپەرستانەوەی ئەو کێشە و دیاردەگەلەی کە بەرۆکی لاوی کوردی گرتووە و لە هەمان حاڵدا ناساننی ڕێکخراوی یەکێتی لاوان و بەرنامە و پرۆگرامەکانی بە لاوان بۆ بردنە نێو خەڵک و کۆمەلگادا تاکو بتوانێت لە ڕاستای بەرەو پێشبردننی کۆمەلگاکەی و بە مۆدێرنکردنی کۆمەلگا هەنگاو هەڵبگرێتەوە خۆی بە ئەرکدار دەزانێت. لاوانی کوردستانە لاوانی میلەتانی دراوسیا پەیوەندیەک و یەکگرتوویە کە بێ و پێکەوە کارکردنیەکە بێ ئێمە بۆ ئەو مەبەسەی خۆمانە
بەڵام مەبەستەکەمان دوژمنایەتی هیچ میلەتێکی دراوسێ نییە. بەڵام ئێمە نامانەوێت لەسەر حسابی ئێمە هیچ میلەتێک چ زمانی ئێمە چ خاکی ئێمە چ سامانی ئێمە بۆ خۆی بەرێ. یەکێکی دیکە لە ئەرکە گرنگەکانی یەکێتی لاوان هەوڵدانە بۆ بەهێزکردنی پەیوەندی لەگەڵ سەرجەم ڕێکخرا و NGOکان لە ڕاستای خزمەتکردنی زیاتر بە لاوی کورد، چ ئەوانەی لە ناوخۆی کوردستان و چ لە ئاستی ئێران و بەشەکانی دیکەی کوردستان و جیهاندان. هەروەها لە ئاستی نێونەتەوەییدا یەکێتی لاوان لە هەوڵی خزمەتکردنە بە نەتەوەکەمان و لاوی کورد بۆ ئەم مەبەستەش پرۆژە و پلانی کوردخایەن و درێژخایەن دادەڕێژێت. دیارە سی ڕێبەندان بەلای منەوە وازان ڕۆژێکی فراموش نەکراوە، ڕۆژێکە کە دەدرۆشێتەوە، چونکو لە سەردەمی کۆمارە سەرک کۆماری ئەو کات پێشەوا قازی محەممەد بۆ ئەوەڵ جار دووچتی هەردیەکت بە میلەتی کورد کە پێی وایە تا ئەبەد هەروەک خۆی بەزی دووی ئەمێنێتەوە. یەک ئەوە یەکێتی ژنانی بۆ ژنان دامەزرانێکی یەکێتی لاوانی دامەزران. لاوەکان ڕەنگە ئێستا زۆر جار ویست بێتیان کار بکەن، بەڵام وەکو تاک لێرە ناتوانانی، ڕەنگە زۆر زەحمەت بێ، بەڵام لەناو ڕێکراوە باشترە توانی کار بکەی، باشترە توانی ئەو شتانی کە ئەتەوێ دەنگی خۆت بگەیەنیت. لە سی ڕێبەندان واتە ساڕۆژی دامەژاندنی یەکەتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پڕ بەدڵ پیرۆزبایی لە سەرجەم لاوانی خەباتگێر و شۆڕژگێری نەتەوەکەمان لە هەر کوێکی ئەم دنیاە و لە چوارپارچەی کوردستان و بتایبەتی لاوانی بەشمێنەت و ئازادی خواز و شۆڕشوانی نەتەوەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم. هیوادارم کە لاوەکانمان هەروەک چوون لە قۆناغەکانی ڕابردوودا فعال و ئەکتیڤ لە مەیدانەکانی خەباتدا دەست بە ڕێژیمە یەک لە دووە یەکەکان واتە ڕێژیمە داگیرکەرەکانی حاکم بەسەر کوردستاندا خەبات و تێکۆشانی خۆیان بەردەوام کردووە و لە هیچ فداکاری و قوربانیدانێک سلنیان نەکردوتەوە. لەمڕۆ بەدواوەش هەروە بە ئێرادەیەکی پۆلایین و بە شێوە مێتۆدی خەباتی سەردەمیانە لە بەرامبەر ویست و خواستە سنفی و نەتەوەیەکانی خۆیان هەروە پەیداگر و بەردەوام بم و بە دڵنیاییشەوە ئاسۆی سەرکەوتن ڕۆن و نێزووکە. دووبارە پیرۆزباییتان پێ دەڵم و هیوای سەرکەوتن و بەردەوامی لە خەبات و تێکوشانتاندا بۆ واواتە خواست. دیارە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران لەم قۆناغە لە خەبات و تێکۆشانیدا چەندین ئەرک و ڕەساڵەتی خستۆتە ئەستۆی خۆی. لەو ئەرک و ڕەساڵەتانی کە دەمانهەوێ ئیشارەی پێ بکەین ئەوەیە کە بتوانێت لە واقع لە بوارەکانی ڕاگەیاندن ڕێخستن پەیوەندی و پەروەردەییدا لاوی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە واقع بە ماف و ئەرکەکانی ئاشنا بکە و لە هەمان کاتدا بتوانێت لە ناوەندەکانی NGOی جیهانیدا لە ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان لە ئاستی نێونەتەوەییدا پرسی کورد لە کوردستانی ئێران و لە واقع ئەو زوڵم و ستەمانی کە لە کوردستانی ئێران لەلایەن دەسەڵاتدارانی زاڵ بەسەر کوردستان و ئێراندا بەسەر نەتەوەی کورد و باقی نەتەوەکانی دیکەی ئێراندا دەسەپێندرێت لە دنیای دەرەوەدا بەرجەستەی بکوە خوازیاری پشتیوانیکردن و مەسلەیە بێ. ئەو ڕۆژ لە خۆناغی خەباتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێراندا هەوڵ دەدا لە واقع لاوی کورد لە کوردستانی ئێران و هەموو لاوێکی کوردی ئێرانی لە هەر کوێکی ئەو دنیاە بێ لە دەوری ئامانج و ئەهدافەکانی ئەو ڕێکخراوە کۆبکاتەوە و لەمان کاتدا بە پەیوەندیگرتن لەگەڵ ڕێکخراوە نێونەتەوەکاندا بتوانێت ئاڵوگۆڕ بیرروڕا بۆ دەستەبەربوونی مافەکانی لاوان لە کوردستانی ئێراندا بکە و لە هەمان کاتدا لە بواری پەروەردەیی و ئاموزشیدا بتوانێت بە تایبەتی لە بواری توێژی لاوان وەکو گەورەترین حەشیمەتی کۆمەلگای ئێران و کوردستان بە حکمی ئەوەی کە ئێستا کۆماری ئیسلامی ئێران توانیوێتی لە ڕێگای جۆرا و جۆرەوە لە ڕێگای ئامرازەکانی خۆیەوە لەگەڵ لە ڕێگای ئەو بڵین دەسەڵاتە زۆرەی کە هەیەی بەسەر ئێران و کوردستاندا و لە واقع توانیوێتی زۆرترین بودجە و امتیازاتی وڵات بۆ مەبەستەکانی خۆی تەرخان بکە بەڵای ماڵوێنکەری وەکو ئێعتیاد وەکو ئێدز وەکو زۆر شتی دیکەی دیاردەی ناشرینی کۆمەڵایەتی بڵاو بکاتەوە یەکێتی لاوان لەو پەیوەندێدا دەبێت ڕۆشنگەری بکە و لە هەمان کاتدا وێرای ڕۆشنگەری ڕێگاچارە بۆ ئەوە بدۆزێتەوە کە مقابلە بکرێت لەگەڵ و بربەستانە و لە هەمان کاتیشدا بتوانێت لاوی کورد لە کوردستانی ئێران و هەر لە جێگایەکی ئەو دنیاەدا کە کوردی ئێرانیە لاوی کوردی ئێرانیە بە ماف و ئەرکەکانی ئاشنا بکات. هەروەها یەکێتی لاوان لە هەوڵی
ڕۆڵجێڕان و نزیکبوونەوە و گرنگیدان بە پەیوەندی لەگەڵ لاوانی سەر بە نەتەوەکانی دیکەی ئێرانە لە ڕاستای بەرەو پێشچوونی خەباتی ئەو گەلانەش لە دژی سیستمە دواکەوتوەکان بەتایبەت کۆماری ئیسلامی هەنگاوی جددی بۆ هەڵدەگرێت. پیرۆز بێ یادی یەکێتی لاوانی کوردستان و هەر بەردەوام بێ و هەر زیاتر بەرەو پێشەوە بڕوا. پیرۆزبایی لە لاوانەکەم هیوادارم کە بتوانن درێژە دەری ئەو ڕێگا پیرۆز و مقدسە. یان ئازاد ژیان یان ئازاد مردن هەزا بەسەر چوو بەگداری جاران لە ڕووی دەگیر کرد سەرنەوی کردن هەزا بەسەر چوو بەگداری جاران لە ڕووی دەگیر کرد سەرنەوی کردن کوردستان ها 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 بەردەم بادینان کەی مەجید پیران هەندەیەن سپین کوردستان بەردەم بادینان کەی مەجید پیران هەندەرێن سپین ئەس مرزم ناکۆ بەگیان و باهۆ بەخێنیانی لاوانی نەفسین ئەس مرزم ناکۆ بەگیان و باهۆ بەخێنیانی لاوانی نەفسین